with Hugo is nothing short of a miracle, really. چۆن کۆرپەیەک لە منداڵدانی ژنێکی مردووەوە لەدایک بوو. ئەمە گریس بیل و ئەوەش ستیڤ پاوڵی هاوسەرەتی. ئەو منداڵش کە لە باوەشایەتی ناویان ناوە هۆگۆ. تەمەنی تەنیا 10 هەفتەیە و لە ڕێگەی موعجیزەیەکی پزیشکیەوە لەدایک بووە کە لە مێژوودا وێنەی نەبووە. گریس بیل تەمەنی 30 ساڵە. بەڵام لە تەمەنی 16 ساڵیەوە بۆی دەرکەوتووە توانای منداڵبوونی نییە و هەر لە بنەڕەتەوە بەبێ منداڵدان هاتووەتە دنیاوە. هەر لەبەر ئەوە تاکە ڕێگا لە بەردەمیدا چاندنی منداڵدانی ژنێکی دیکە بوو بۆ ئەوەی بتوانێت خەونی بوون بەدایک بەدی بهێنێت. پەیوەندیەکی تەلەفۆنی ژیانی بیڵی بۆ هەتایە گۆڕی. کاتێک ئاگاداریان کردەوە خۆبەخشێک بەر لە مردنی بەشێک لە ئەندامانی جەستەی بەخشیوە لە نێویاندا منداڵدانەکەی. گریس بیل لە هاوینی 2024دا و لە نەخۆشخانەی چەرچڵ لە بەریتانیا بۆ ماوەی 10 کاتژمێر لەژێر نەشتەرگەریدا دەبێت. منداڵدانی ژنە مردووەکەی بۆ دەچێندرێت. کە دێت و دەڕوات تاوەکو لە مانگی 12 2025دا هۆگۆ لەدایک دەبێت و بیل دەڵێت بەڕاستی ئەمە موعجیزەیە و هیچ کات شتێکی لەم شێوەیەم بە خەیاڵدا نەهاتبوو. ئەو پزیشکانەی بەشداریان لە نەشتەرگەریەکەی بیلدا کردبوو دەڵێن ئەم هەنگاوە هەواڵێکی دڵخۆشکەر دەبێت بۆ هەموو ئەو ژنانەی بەدەست کێشەی هاوشێوەوە دەناڵێنن. پزیشکانی بەریتانیا پلانیان هەیە دەنەشتەرگەری هاوشێوە بۆ ژنان ئەنجام بدەن. بەڵام تاوەکو ئێستا سیانیان تەواو کردووە و لەدایکبوونی هۆگۆش یەکەم حاڵەتی لەدایکبوونە کە تۆمار کرابێت.